لەسەر ئەکرانە نارتیەوە بە شێوەیەکی ڕاستەوخوا بینن کە هاوڵاتیان کۆبوونەتەوە باساوی کرێ کە لە خۆ پیشاندانەدا ڕێی سەرەکی کەلار سلێمانیش داخراوە ئێمە چاوەڕێین لەرەی پەیامنەری NRT دیار جەمالەوە کە ئێستا لەسەر شاشە دیارە ئێمە زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندان و خواستی خۆپیشاندەران بۆێوە ڕابگەین. بەڵێ لە ڕانیەش لە دەڤەری پشدەروبەتێن لەوێش خۆپیشاندان کراوە لەوێش کە برینداریش لێکەوتەوە خۆپیشاندانیش لەسەرەوە بووە کە ژمارەیەکی زۆر پرۆژە وەستێنراوە نام پرۆژانە کارتیا ناکرێت کە بێگومان حکوومەت هەرێمیش باسەوەکە بە ببوونەی قەیرانی داراییەوە زۆر پرۆژە وەستێنراون ئەوە ناتوانن ئیشی تیا بکەن کە ئەمەش بووتە گرفت بە هاوڵاتیان.